سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بڕیارە کاتژمێر 12 لە گردی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لێرە کۆبوونەوەیەک بەڕێوە بچێت جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەیەکە کاسەبارەت بە پڕکردنەوەی 3 پۆستی خانەی ڕاپەڕاندن کە لە ماوەکانی ڕابردووە 3ئەندامی خانەی ڕاپەڕاندن لە بزوتنەوەی گۆڕان دەست لە کارکێشانەوەی خۆیان پێشکەش کردووە و وازیان لە بزوتنەوەکە هێناوە دیارە ئەو 3ئەندامە کە وازیان هێناوە هەرێکە لە عدنان عوسمان جەلال جەوهەر شەماڵ عەبدولوەفایە دیارە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی تایبەت بەڕێوە دەچێت کە جڤاتی نیشتیمانی بەڕێوە دەبات هاوکات هەر لەگەڵ کۆبوونەوەکەشدا هەڵبژاردن بۆ 3ئەندامی خانەی ڕاپەڕاندن دەکرێت کە بۆ ئەو 3 پۆستە 6 کەس خۆیان کاندید کردووە کە بۆ شوێنی عدنان عوسمان پێشڕەوڕۆف و شێخ کامیل پێنجوێنی خۆیان کاندید کردووە هاوکات بۆ شوێنی شەماڵ عەبدولوەفا هەریەکە لە ئاسۆڕەحیم و سوعاد عەبدڕەزاق خۆیان کاندید کردووە و بۆ شوێنی جەلال جەوهەریش ئومێد عەلی و سەفین مەلاقەرە ئەم 6 کەسە خۆیان بۆ 3 پۆستی خانەی ڕاپەڕاندن کاندید کردووە بڕیارە کاتژمێر 12 و ئاماژەم پێیدا لێرە کۆبوونەوە بەڕێوە بچێت و لەگەڵ کۆبوونەوەکەشدا هەڵبژاردن بۆ ئەو 3ئەندامەی خانەی ڕاپەڕاندن بەڕێوە بچێت و لە پاش کۆبوونەوەکەش بڕیارە ڕاگەیەنراوێک بڵاو بکرێتەوە سەبارەت بە کۆبوونەوەکە و ئەنجامی کۆبوونەوەکە و لە کاتژمێرەکانی داهاتوودا زانیاری زیاتر لەسەر ئەم پرسە دەخەینە ڕوو.